دوای 4 ساڵ لە ڕووخاندنی سایلۆی کۆنی سلێمانی تا ئێستا ئەو شوێنە استراتیژیەی شار بە هیچ پرۆژەیەکی گشتی پڕ نەکراوەتەوە و پەیام لەم ڕاپۆرتەدا هۆکارەکەی ئاشکرا دەکات. دوای ئەوەی لە ساڵی 2012 زەوی سایلۆی سلێمانی بەخشرایە کۆمپانیای هیوا ڕەئوف لە بەرامبەر دروستکردنی سایلۆی سێ سادق و 5 بینای حکومی لە شاری سلێمانی، بەڵام تا ئێستا ئەو زەویە بەچۆڵی ماوەتەوە. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام 3 هۆکار بۆ دروستنەکردنی پرۆژەکە لە شوێنی سایلۆ کۆنەکەی سلێمانی دەخاتە ڕوو کە هۆکاری یەکەم حکومەتی عێراقا کە ڕێگەپێدانی بۆ لابردنی کارگەی ئاردی سەفین لە سایلۆکە نەکردووە. دوای ئاڕاستەکردنی دەیان نووسرا بۆ حکومەتی ناوەندی ئەمساڵ بڕیارەکە لە بەرژەوەندی پرۆژەکە یەکلا کراوەتەوە. هۆکاری دووەم و سێمیش بۆ بۆری سەرەکی ئاوی شارەکە دەگەڕێتەوە کە بەژێر زەوی سایلۆ کۆنەکەدا دەڕوات هەر کاتێک کێشەی ئەم بۆریە چارەسەر کرا وەکو هەنگاوی دواتر پلانی پرۆژەکە دادەنرێت. بە وتەی بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانی بڕیارە کۆمپانیای جێبەجێکار زەویەکە بەسەر یەکەی نیشتەجێبوون و مۆڵ و ڕێستۆرانت و داونتاون و سەوزاییدا دابش بکات. لایەنە پەیوەنددارەکان معنین بەوەی کە پارێزگاری لە ماستەر پلانی سلێمانی و پارێزگاری لاوە بکە کە تۆ بتوانی شاری سلێمانی نەکەی بە قەڵەباڵخێ کێشە بۆ ترافیک و کێشە بۆ هەموو بابەتەکان، یعنی ببە دراسیکی متەکامیل سایت پلانێک ئەپرۆڤ بکرێ. بۆیە لەسەر ئەساسی ئەو دووشتە وایسا بۆ بەرهێنە دەستی کردووە کارکردن وەکو بینتانە سیاجی کردووە، ئامادەکاری کردووە و ماستەر پلانەکەشی بردووە لە شارەوانیە و لەگەڵ دایرە ئاشە موافقات و هەموو شتێکی بۆ کرا لە ئەنجومەنی شارەوانیش دەنگمان لەسەریە و ئیشەڵا لە نزیکە و جێگری سەرۆکی حکومەت زۆر تاکیدی لەسەرکاتەوە بە زووترین کات جێبەجێ بکرێ. سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر حکومەت ئەو زەویەی بەکرێ بدایە یاخود بیخستایەتە مزایەدەوە زیاتر سوودی دەبوو، بەڵام وەک هەمیشە حکومەت لە خزمەتی کۆمپانیاکان بەردەوامە. ئەو زەویە ئەگەر شوێنی سایلۆکە 20 ئەوەندە دووەنمە ئەگەر بخەمڵێنرێت بەڕاستی زۆر زیاتر لەوە ئەکات کە کۆمپانیا هەستاوە سایلۆیەک و یاخود با بڵێن چەند فەرمانگەیەکی حکومی بۆ حکومەتی هەرێمی کوردستان کراوەتەوە. حکومەت ئەیتوانی بە یاسایی بەکرێدانی مڵک و ماڵی حکومەت یاخود بە شێوەی مزایەدە بیخسایەتە ناو مزایەدەوە دەتوانرا ئیسفادەیەکی باشی لێ بکرێت بەڕەپارەیەکی زیاتر کۆبێتەوە و چەندین پرۆژەی تری پێ بکرێت ئەمە، بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان وەکو پیشەی هەمیشەیی هەستاوە بە گرنگیدان بە کۆمپانیا و بە کەرتی تایبەت بۆ ئەوەی کە ئیشەکانی بۆ جێبەجێ بکات. لە 2 شوباتی ساڵی 2018 لەلایەن دوو کۆمپانیای تورکی و ئەمریکیەوە سایلۆی کۆنی سلێمانی ڕوخێنراو تا ئێستا شوێنی سایلۆکە وەک کەلاوەیەک ماوەتەوە و دیمەنێکی ناشرینی بە دەروازی سلێمانی بەخشیوە. نیگەرانیەکان لە ڕووخاندنی سایلۆی کۆن بەشێکە لە نیگەرانیەکان لە تێکدانی شوێنە کەلەپوری و دێرینەکانی سلێمانی و پڕکردنەوەی بە باڵەخانە و ئەپارتمان لە بەرژەوەندی وەبەرهێنەرەکانی نزیک لە حیزب و دەسەڵات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.